دەیبزانە زمان دوو ئافەتی زۆر گەورەیە. ئافەتی بێدەنگی، ئافەتی قسەکردن، هەردووکیان ئافەتن. ئیمام ئەفەرمێ ئەبێ قسە بکەیت و قسەی باششکەی، بەڵام زۆر کار وتراوە ئەساکیت عن الحەق شەیطان ئەخرس. ئینسان ئەگەر بێت و ساکت بێت لە حەقێک ئەبینێ و نەڵێت، ئەمە شەیطانێکە کە زمانی بەسراوە، هیچ سوودی نەبوو. دەیمەن تەکەلەمە، ئەو کەسەش کە قسەیەک ئەکات و هیچ گوێ ناداتێ، ئەوەیان شەیطانێکی ناطقە ئەگا لێ ئەبێ ئەگە لە زمانە بێ هەردوو سەرەکەی هەر خەتەرە. بێدەنگ ئەبی لەکوێ بێدەنگ ئەبی، قسە ئەکەی لەکوێ قسە ئەکەی. بۆیە من كان يؤمن بالله فليقل خيرا، من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. أفرمون دو إشي داوە بەسەر ئومەتە. ئێمە صاحبی حەضارەتێکین کە قسەمان بەرنامەیە، بێدەنگیشمان بەرنامە. هەردووکیان ئەبێ بزانین لەکوێ قسە ئەکەین، ئەبێ بزانین لەکوێ قسە ناکەین و بێدەنگەکەین. پێویستمان پێ هەندێک جار بێدەنگ بین، پێویستمان بەوەیە نوتق نەکەین لە مەسەلەی شتێکە کەوا بزانین خەیری بۆ ئیسلام و موسڵمانانتیان نیە. دەی ئێستا بیرکەنەوە بزانن زمانی ئێمە لەکوێیە، خەریکی چییە. طبعا کە باسی زمانەکەین تەنها ئەو شەمان مەبەز نییە، ئیشارەت، نووسین، هەموو ئەمان ئەگرێتەوە. زمانە قسەیە، کەلیمەیە. واللهی مۆبایلەکەت هەڵەیەکی پێ ئەنووسی، تۆمارە لەسەرت، دوو جار تۆمار ئەمەیان خۆشت تۆمارت کرد بەدەستی خۆت، لە ڕۆژی قیامەت ئەدرێتەوە بەسەرت.